ماما احمد انا ابوي عارفين بتقول ليه كبروا انت
رامي يا خراب باخد مدرب الجديد يا عبود مدرب الجديد من اجتماعي
filter filter. Pero me ahorro هذا مع لكم بدنا تستنى. إيماني لكم. أورو على. هنا بنظام كيف لايكين. هو. لا هلا انت كان
يا رجل أعرف حاجة كان والله قلتها
تصویر حاله بگید زیم از زمان زبان
حاجیان ستانێ لە سیارێکی ئاسێکی باشتر پێشکەش کرد بەڵام گۆڵ فاتۆ سەرتا بەخێر نیوە جەنابتان دەکەین بەڕاستی ئێمە وەکو یاری پیشسازی هەدەفمان سێخال یاریکە بوو چکە یاریە ڕابردوش یاری لەبەر ژۆندێم و ئافتایم یەکەم بەڵام لە کۆتاییەکان نەمانتوانێت تاز بە دوو گۆڵەکە بکەن ئەو یاریەش دەمانتوانی مەسەن فرسەمان زۆر بوو دەمانتوانی یاریەکە لەبەر ژۆندی خۆمان تەواوکەین بەڵام ئەوە بەڕاستی یاریگە نشاو بلو یاریگە مەسەن نەمانتوانی واستی هەمان یان ئەو تەطبیقاتێکە دەڕی ڕاینیان بەمیان گوتیا تەطبیقیکەین ئینشاڵڵا بتوانین یاریەکانی داهات و یاریەکان لەبەر ژۆندی خۆمان کۆتایی ببین سپاسانەکەین دەستا خۆش زۆر سپاس کاپتن ئەوەی بینیمان ئەمڕۆ لە نێو یاریگای خۆتان یاریتان کرد بەڵام لە چاو یاری ڕابردوو تیپەکەتان بەو شێوە بەدەر نەکردکەوە ئاسێکی باش بەشش پێ سێخاڵ بەدەستمان دەتوان بڵێم ناخۆشترین یاری بوو یاریێکی زۆر خراپمان کرد زۆر خراپ ئێمە یەک ماوەی هەفتەیەکە لەسەر تۆپی ئەرزی یاریەکەن ئەوڕۆ تۆپانێمان بزر کرد بوو یاریەکە لە دەست ئێمە دەرچوو بەڕاستی یعنی بەعەلەنی ئەڵێن یاریێکی زۆر خراپمان کرد شایستەی دۆڕانیش بین شایستەی بدۆڕێنین ئێمە لە ماوەی هەفتەیەکە یارجانەکان ئیش لەسەرەوەکەین کەوا بە تۆپی ئەرزی یاری بکەین بەڵام ئەوڕۆ پێچەوانە بوو 180 لە پێچەوانە بوو بەڵام بەرحاڵ دوو تیپی هەمان شارین یاریەکە لەو ئاسە نەبوو کە لە دوو تیپکەوە لە پلەیەک بن بەڕاستی ئاسی یاریەکە لە پلەیەک نزمتر بوو